پێویستی یەکگرتووی کردداری و هاریکاری بەربڵاو لە دەوری دروشمی دیفاع لە ئازادی زیندانیانی سیاسی. دوا بە دوای مانگرتنی گشتی شکۆدار و بەربڵاوی خەڵکی کوردستان لە 3 ڕێبەندانی 1403 هەتاوی، ڕژیمی کۆماری ئیسلامی دەستی کردووە بە دەست بە سەرکردنی ژمارەیەک لە هەڵسوڕاوانی ئاشکرا و مەدەنی بوارە جیاجیاکان لە شارە جۆراوجۆرەکانی کوردستان. ئەم دەستگیرکردانە لە کاتێکدایە کە لە ماوەی 2 مانگی ڕابردوودا نزیکەی 100 چالاکی مەدەنی و سیاسی بە بیانووی جۆرا و جۆر دەست بەسەر کراون. ڕژیمی کۆماری ئیسلامی کە لە یەکڕیزی و ئیرادەی پۆڵاینی خەڵکی کوردستان کە نمونەیەکی درەوشاوەییمان لە مانگرتنی گشتی ڕۆژی چوارشەممەدا بینی دەترسێت، دەیەوێت لە ڕێگەی سەرکت و ترس و تۆقاننەوە تۆڵە لە جەماوەری مافواز و تێکۆشەر بکاتەوە. بەڵام ئەم ڕژیمە دەبێ ئەوە بزانێت کە مێژوو و خۆڕاگری خەڵکی کوردستان چەندین جار ئەوەی سەلماندووە کە هیچ ئاستێک لە سەرکوت ناتوانێت ڕێگری بکات لە ئیرادەی بە کۆمەڵ لە ساتەوەختە هەستیارەکاندا و پێش بگرێت بە خەباتی ئازادی خوازانەی ئەو جەماوەرەی کە لە پێناو دەستەبەرکردنی مافە سەرەتایی و ئینسانیەکانی خۆیدا تێدەکۆشێت. یەکڕێزی و یەکگرتووی خەڵکی کوردستان زۆر لەوە بەهێزترە کە بەم هەوڵە دزێ و داماوانەیە تێک بشکێندرێت. کۆماری ئیسلامی لە هەلومەرجێکدا دەست دەداتە ئەم هەوڵە دزێ و داماوانە کە لەگەڵ چەندین قەیرانی قوڵ و چارە هەڵنەگردا بەڕەوڕوە. لە ناوخۆی وڵاتدا لەگەڵ شەپۆلی خەباتی داواکاری تەوەری کرێکاران، خانەنشینان، پەرستەران و دادخوازان بەرەوڕوە. ئەم ڕژیمە هیچ شەرعیەتێکی نییە و لەسەر دەریایەک لە نەفرەت و بێزاری جەماوەر ئەم وڵاتە بەڕێوە دەبات. هاوکات لە دەرەوەی سنوورەکانی ئێران، ئەو هێزانەی کە بڕیار بوو قوڵایی ئەمنیەتی ڕژیم دابین بکەن یەک لە دوای یەک شکست دێن و چیتر توانایی دابینکردنی پێداویستەکانی مانەوەی ڕژیمیان نییە. کۆماری ئیسلامی توانایی بەرپەرشدانەوەی شەپۆلی خەبات و ناڕەزایەتی جەماوەری نییە. خەڵکی کوردستان ئەم خۆناغیان تێپەڕاندووە و ڕژیم ناتوانێت ئەو کەشی ترس و تۆقاندنەی کە مەبەستیەتی بەسەر کۆمەڵگادا زاڵکات. کۆمەڵانی خەڵکی ناڕازی و بێزار لە کۆماری ئیسلامی لە بەرامبەر ئەم شەپۆلی دەست بەسەرکردنانە لە کوردستان بێدەنگ نابن. خەڵکی کوردستان لە هەنگاوی مەدەنیدا بە مانگرتنی گشتی خۆیان لە دژی دەرکردنی سزای نامرۆڤانەی ئیعدام بۆ ئەو کەسانەی کە نەک هەر ئەو سزایە، بەڵکو تەنانەت گرتن و زیندانیکردنیشیان کردەوەیەکی جنایەتکارانە و دژە مرۆییە ناڕەزایەتیان دەربڕی. واقعیەت ئەوەیە کە حکوومەتی ئیسلامی بە بێبوونی زیندان و زیندانی سیاسی یەک ڕۆژ لە دەسەڵاتدا نامێنێت. بۆیە خەبات لە پێناو ئازادکردنی زیندانیانی سیاسی و بەرگری لە بنەماڵەی زیندانیانی سیاسی هەنگاوێکی جددیە لە خزمەت بەڕووخانی کۆماری ئیسلامی و بنیاتنانی سیستمێکی کە تێیدا هیچ ئاسەوارێک لە ئێعدام و زیندانیانی سیاسی بوونی نەبێت. بێگومان لەگەڵ ڕووخانی حکوومەتی ئیسلامی دەرگای زیندانە سیاسیەکان تێک دەشکێن و ئەو ئینسانە شەریفانەی کە لە پێناو گەیشتن بە ئازادی و دادپەروەریدا ئەشکەنجە و مەرگیان قبول کردووە بە شانازیەوە دەگەڕێنەوە ناو باوەشی جەماوەر. بەڵام تا ئەو ڕۆژەی دەرگای زیندانەکان دەکرێنەوە، پێویستە ئەو ملیێنان جەماوەرە ناڕازیە لەک بۆ ڕێگریکردن لە ئێعدام و ئەشکەنجەی زیندانیانی سیاسی و ئازادکردنیان دەریغ نەکەن. دەبێت دروشمی ئازادی سەرجەم زیندانیانی سیاسی لە هەموو شوێنێک دەنگ بداتەوە. نابێ هیچ کەس بە تاوانی خەبات لە پێناو مافەکانیدا بە تاوانی ناڕەزایەتی بەرامبەر بە نەهامەتیە ئابووری و ستەم و سەرکوتگەریەکانی ئێستا یان بە تاوانی هەبوونی بیر و باوەڕی جیاواز و کار و چالاکی سیاسی بگیرێت و زیندانی بکرێت. ئەگەر بڕیارە کەسێک بخرێتە کونجی زیندانەکان، ئەوە تاوانباران و سەبەبکارانی ئەم دۆخەی ئێستان کە دەبێ بکەونە زیندان، واتە هەمان ئەو کەسانەی کە منداڵانی خەڵک زیندانی دەکەن و ئاشکەنجیان دەدەن، هەرەو کەسانەی کە جگەر گۆشەکانی خەڵک دەکوژن و لە گۆڕە بێنیشانەکاندا دەیان نێژن، واتە ئەوانەی کە سەروەت و سامانی کۆمەڵگا بە تاڵان دەبن و ئەم بارودۆخە پڕ لە ئازار و بێبەشی و بێمافیەیان بەسەر خەڵکدا سەپاندووە. لەوەها هەلومەرجێکدا یەکگرتووی کردداری و هاوکاری بەربڵاو لە دەوری دروشمی داکۆکی لە ئازادی زیندانیانی سیاسی و هەڵوەشانەوەی حکمی جنایەتکارانە کارێکی بەکردەوە و کاریگەر دەبێت. پێویستە دەستی کۆماری ئیسلامی لەسەر گیانی ئەو ئازیزە دەست بەسەرکراوانە
کورت بکرێتەوە، بەڵام تەنیا ئەو جەماوەرە دەتوانێت کارێکی ئاوا مەزن ئەنجام بدات کە سەرنجام شوشەی تەمەنی ڕەژیم لە دەستی بە توانای ئەواندایە. تەنیا بە خەباتی یەکگرتوانە و ناڕەزایەتی بەربڵاوی جەماوەری دەتوانرێت ڕەژیم ناچار بکرێت کە دەست لەم جۆرە کردەوە نامرۆڤانەیە هەڵبگرێت.